هەڵمەتی خوێنبەخشینە لە بنکەی تەندروستی بەردەڕاش. ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی تەندروستی بەردەڕاش هەڵمەتی خوێنبەخشینیان لە بنکەی تەندروستی بەردەڕاش ئەنجامدا. بە بۆنەی ڕۆژی جیهانی خوێنبەخشین لە ژێر ناونیشانی بە دۆڵۆپێک خوێن ڕووبارێک لە ژیان دەبەخشی ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان هەڵمەتێکی خوێنبەخشینیان بۆ نەخۆشانی تالەسیمە و شێرپەنجە ئەنجامدا و هاوڵاتیانی بەردەڕەشیش بەشداریان لەم هەڵمەتەدا کرد. ساڵانە لە 14/6 هەموو ساڵێک ئەم یادە لەلایەن ڕێکخراوەکان و بنکە تەندروستیەکان دەکرێتەوە. خۆشبەختانە ئەم ساڵ لەم ڕۆژە پیرۆزەدا ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان بەم ئەرکە پیرۆزە هەستاون. ئێمە وەکو هاوڵاتیەک بەشداریمان کردووە بۆ ئەوەی گیانی هاوڵاتیانی تر لە کاتی پێویستدا بپارێزین. لە هەڵمەتەکەدا سەرۆکی ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان وێڕای بەشداریکردنی لە بەخشینی خوێن داوای لە هەموو لایەک کرد بەشداری لەو کارە مرۆیی مەزنە بکەن. هەر کەسێک لە تواناییدا هەیە خوێن ببەخشێت لە پێناو بەخشینی ژیان بە کەسێکی تر. هەڵمەتەکە هەموو ساڵێک ڕۆژێکە ڕۆژی جیهانی خوێنبەخشانە، هەر هەموو مانگێک هەڵمەتێکمان هەیە. ئێمە لە 8/3/2018 ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان لەقی بەردەڕەشمان کردیتەوە. شیعاری هێمای ڕێکخراوی ما بە دڵۆپێک خوێن ڕووبارێک ژیان دەبەخشی. ئەو خوێنە بۆ نەخۆشخانەی گولان و تەواری ئاکرەیە، بۆ نەخۆشانی تەلەسیما، بۆ دایکانی دووگیان. بۆ خوێنبەخشین تەنها سوودی بۆ ئەو کەسانە نییە کە خوێنەکە وەردەگرێت، بەڵکو سوودێکی یەکجار زۆری بۆ ئەو کەسەشەیە کە خوێنەکە دەبەخشێت. خوێنبەخشین یارمەتیدەرە لە کەمکردنەوەی ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی دڵ لە ڕێگەی کەمکردنەوەی ڕێژەی ئاسن لە خوێندا و ڕێگریکردن لە ڕەقبوونی خوێن لە ماسوولکەکانی لەش. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاش.